سڵاتان لێ بێتم کاتتان باش بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە ئێوارەش لە پرۆگرامی ڕاستەوخۆیە لەگەڵتانە بم. هیوادارم هەموو لایەکتان تەندروست باش بن و هەروە پابەندی ڕەنماییەکان بن. ئازیزان ئێمە وەکولا ڕووناکە ئێمە ڕۆژانە لەگەڵتانین و هەروە باس لە پرۆژەی پەلەچارە ئەکەین بۆ ئەوەی تەواوی زانیاریەکان بدەین بە ئێوە و هەروە زانیاریتان هەبێت لەسەر پرۆژەکە و بێگومان ئێمە ڕۆژانە پزیشکی پسپۆری جیاوازێتە ناو ستۆدیۆ لەگەڵمانە ئەبن کە بەش ئەتوانن بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمانە بن. وەک دەزانین کە پرۆژەی پەلەچارە پرۆژەیەکە کە پێگاتووە لە چەندین دکتۆر لا پسپۆری جیاواز کە بە شێوەیەکی خۆبەخش لەم پرۆژەیە خزمەت بە ئێوە ئەکەن کە ئێوە لە هەر کاتێکدا کە پێویستان بە هەر ڕاوێژێکی پزیشکی هەبوو ئەتوانن پەیوەندی بکەن بە ژمارەی تەلەفۆنی ئەو پزیشکەوە کە ئەو پسپۆری هەڵبژێرن کە ئێوە پێویستان پێیانە و بێگومان پەیوەندی تەلەفۆنەکانیش لە سەعات 9 بەیانی بۆ 4 ئێوارەیە. بۆ ئەمڕۆ دوو دکتۆری بەڕێز لەگەڵمدا ئەوێ دکتۆر مەریوان لەتیف کە پسپۆری قورگ و لووت و گوێ و هەروە دکتۆر نەوشین جەنگی کە پسپۆری نەشتەرگەری مێشک و دەمار و بڕبڕەی پشتە کە وەکو ئاماژەم بکرێەوە ئەتوانن لە ڕێگەی هەردوو ژمارە تەلەفۆنی 053 320 8200 053 320 5457 کە ژمارەکان لەسەر شاشەش هەیە. ئێوە ئەتوانە پەیوەندیمان پێ بکەن و هەر پرسیارێکتان هەبوو بەبێ پسپۆڕەکانی ئەو دوو دکتۆرە بەڕێزە پرسیارەکانی خۆتان ئاراستیان بکەن. بەخێر بن، ئەم کاتتان باش، زۆر سپاس بۆ ئامادەبووتان. بەگومان سەرەڕای ئەرکی خۆتان کە ئێوە بە بەردەوامی کارەکان و لە هەمان کاتەکە لە پرۆژەی پەلەچارەشان کە ئێوە ڕۆژانەیان بۆ ستۆدیۆ لەگەڵ ئێمە بن بۆی بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵ بینەرەکانە گفتوگۆ بکەن. دەستان خۆش بێت و دووبارە بەخێر بن، ماندوو نەبن. پێم خۆشە ئەگەر هەر شتێکە بێت لەسەر پرۆژەی پەلەچارە ئەگەر تاکو ئێستا لە لای هاوڵاتیان ڕوون نییە دکتۆر. وڵی پرۆژی پەلەچارە پرۆژێکی زۆر ڕێکوپێکە کە دانراوە بۆ ئەم کاتی کە بڵی زۆربەی کلینیکەکان و یادی دکتۆرەکان بە ئام هەمووی بەردەست نییە. ئەم کۆمەڵە پزیشکە کە وەکو خۆ بەخشکارەکەن لەم گروپەیە زۆرترین هەموو پسپۆڕەکانی تایە کە ئیشەکری ڕۆژانە کاتی بۆ دانراوە لە سەعات 8 بەیانی بۆ 4 ئێوارە. ئیتر ئەو کاتە مەحدودە بۆ پرسیار وەڵامەکان کە ئەکرێ بە ڕۆژانە. ئیتر زۆربەی هاوڵاتیان پابندنانی بە کاتەکە و هەندێک شێ جارجار دەرەچێت لە کاتێکی خۆی لە کاتی ئیسراحەتی لە کاتی ئیسراحەتە لەوانەیە بۆ نمونە تۆ 10 شەو یا 12 شەو ئەکرێ پرسیارەکەش لەوانەیە بەو شێوەیە نەبێ. ئەمە یەکێک بۆ نمونەش حاڵتەکە کتوپڕ نییە زۆر شتێکی زەڕور بێت. ئەمە یەکێ لەوە دووش جار وایە هاوڵاتی پرسیارێکە کا شتێکی هەیە 20 ساڵ 30 ساڵە هەیەی ئەو شتە یا هەیە 10 ساڵە هەیەی حاڵەتێکی ئەو حاڵەتی هەیە. ینی ئەمە پرۆژەیە کە دانراوە شەڵا ڕوون بێ لای هەموو وڵاتیان شتێکە بۆ ئەم وەختە کە تۆ تووشی شتێکی نامۆبی لەم کاتەیە بۆی لێوە چارەسەر وەرگری یا ڕێ پێشا من کە چی بکەیتەوە. تەنها چارەسەر ئەدرێ بە هاوڵاتیان یاخۆت هەنێک کەسیژێ ینی کە پێویستی بەوەیە کە ڕاستەخۆ سەردانی پزیشە بکات. پێویستە کات بارودۆخانەیانی ڕۆیا بەڵێ بەڵێ سە بۆ نمونە تۆ یەکتە بڵێ پەیوەندیک بێ ئێمەوەکە حاڵەتەکەی پێویستە کا بچێتە نەخۆشخانەیشان لێ ببینێت لە فراکەوتن چکە لەوانەیە تۆ بە تەلەفۆن کێشەکەی و حل نەکرێ بەس کێشەیەکە بۆ من هەستیاریەکە ئازارێکە شتێکە لەوانەیە بەڕێگەی تەلەفۆن و عیلاج و کۆنتترۆل کرێ و ئەو شتێ ئەو بەڕێزە دەستەکانە خۆش. دکتۆر نەوژین وەک دەزانین لەگەڵ درێژبوونەی ماوەی قەدەغی هاتوچۆ بێگومان ئەم پرۆژەیەش زیاتر گرنگتر ئەبێت بۆ هاوڵاتیان چکە هاوڵاتیان کە کاتێ لە ماڵەوە کە زۆربەی نەخۆشخانەکان نییە خود نۆرنگی پزیشکەکان نییە کاوتەمە پرۆژێکە کە کار ئاسانی بۆ هاوڵاتیانەکات. تۆ چی تێ لەسەر پرۆژەکە کە بە هاوڵاتیانی بڵێت؟ سەرەتا من زۆر سوپاسانەکەم بە نیسبەت پرۆژەی پەلەچارە. من سوپاسی دەستگای مرۆیی مامەکەم کاستا بە دروستکردنی ئەم پرۆژەیە و حەزەکەم لای هەمووان ئاشکرا بێت ئەم پرۆژە و ئەم کۆمەڵە پزیشکی کە لێرە دەدانراوە مەرج نییە سەر بە لایەنێکی دیاریکراوە یا سەر بە حزبێک بن چکە خۆتان نەزانن جەنابی مام مڵکی هەموو گەلی کورد و هەموو عێراقیەکان بوو و لەو پزیشکانی کە لەم پرۆژەیە بەشداریان کردووە لە هەموو لایەن و چین و توێژەکانی تایە بە خۆشحاڵیەوە کە ئەمە گرنگترین لایەنی ئێمێ و ئیشەڵا وردە وردە پرۆژەکە دواتر گەورەترەکرێت و بەشەکانیکەی شارەکانێکی عێراقیش بگرێتەوە. کاتە لە بەرنامە هەیە دەستگای مرۆیی بەڵێ وەک ئەوەی کە ئاگادار بین و لە ئێستادا کە ئێمە ئەم کۆمەڵە پزیشکە خۆبەخشانە ئامادەین کە لە سەعات 9 بەیانی بۆ 4 پاژنیۆڕۆ بەردەوام وەڵامی پەیوەندیەکانینەوە بەردەوام ڕێنمایی پزیشکی ئین بە ئەو نەخۆشانەی کە پێویستیان بە ئێمە هەیە و ڕاوێژمان پێەکەن و لە کاتێکیشدا ئەگەر نەخۆشێک حاڵەتێکی زۆر زەروریە بێت ئێمە ڕێنمایی ئەەکەین کە لە فڵانە کاتە ئەتوانین لەو نەخۆشخانە بیبینین
یان کاتێکی بۆ دائەنین یان ڕێنماییەکەین کە لە ئێستادا حاڵەتەکەت کتوپڕە و بڕۆ سەردانی فڵانە نەخۆشخانە بکە وەک خۆتان نەزانن نەخۆشخانە فریاکەوتنەکان و هەندێک لە ئیستشارەکان کە لە شاری سلێمانیدا بەردەوام لە خزمەت هاوڵاتیان نابوون کە ئێمەژەوە بە واجبی خۆمانی ئەزانین و هەر کەسێکیش لە دواترە دوای ئەم هەڵگرتنی قەدەغی هاتوچوەیە لەوانەیە پرۆژەکە بچێتە بوارێکی کە ئەو کەسانەی کە پێویستیان بە یارمەتی و هاوکاری هەیە و یارمەتی پزیشکی هەیە لەوێشەوە بتوانین هەر خزمەتیان بکەین. دەگوانەمە هەواڵێکی دڵخۆشکەرەکە دەستگای میرۆیی مام کە بەدەر لە پرۆژەی پەلەچارە کاماوەکە بە ئاسایی وەرنەگرن. خۆی لە سەرەتایی ئەم نەخۆشیەکە هاتە کوردستان بە عێراق بەگشتی پابندبوونێکی باشە بوو لە ناوچەکەی و تا ئێسش لە هەزار بەردەوامە هاوڵاتیانی خۆمان هەندێک جار بۆ نمونە لێرە لەوێ نەخۆشێک ئەمرێ بەهۆی هەر سەبەبێک لەوانەیە نەخۆشە خۆی نەخۆشیێکی پێشتری هەبوو بێ سەرەتانی هەبووە بۆ نمونە کۆمەڵی کێشێکی هەبووە زمەرج نییە ینی تۆ ئەگەر لە دەستگای ڕاگەندەکان بڵاوکرێتەوە بڵێ ئەم نەخۆشە کۆرۆنای هەبووە دوای لەم لا بۆترێ بوون وڵا ئەم نەخۆشە خۆی بە شتێکی کە مردووە خو بەڕێزت ئاماژێت پێکرد لە وڵاتی ئێمە سواز بخوایانی ئەو نەخۆشیە بەوتینە بە قوتە نییە کە لە وڵاتانی کایە ئیترەمە کاکتۆر ئەگادار ینی لە سەرچاو زانستەکانە زۆربەی نەخۆشی فەرقەکە بە پێی قومیت فەرقەکە بە پێی ڕەگەز فەرقەکان نەخۆشی بە پێی ناوچە فەرقەکان نەخۆشی یعنی مەشەر نییە بۆ نمونە ئەو ڤایرۆسی کۆرۆنایە کە لە ئیتالیا هەمان ئەو ڤایرۆسە بێکە لە کوردستانە بێ لەوانەیە قوتی ئەو ڤایرۆسە بۆ شێوێ نەبێکە لە لێرەیە بۆیە شێوازی ماکە خراپەکانی ئەو ڤایرۆسە لێرە کەمترە یا بەرگری لەشی ئێمە باشترە لەوانەیە لە وڵاتێکی کە دەکەوێتە سەر هەندێک بەڵام بەداخۆ ئەتوانێت بڵێن کە بەشێکی کەم لە ڕاگەیانەکان و هەروە سۆشیال میدیاش کە زۆر جار کە بارودۆخەکە زۆر ئاساییەکان و لە لای هاوڵاتیان ئەکان ڤایرۆسە بوونی یاخود ئەو حاڵەتی مرنانەی کە بەداخۆ لە کوردستان تۆمار کراوە کە بۆ هۆی ڤایرۆسی کۆرۆنان یان کەسانە خۆیان نەخۆشی درێژخایانیان هەیە. پێم خۆشە هەردووکتانیانی قسەی لەسەر بکەن بۆەوەی کە هاوڵاتیانیش زیاتر پابند بن بە ڕێنماییەکانەوە. وڵای خۆی وەکو عەرزم کرد ینی ئەم شتە ینی بڵێ نییە شتێکی غەڵەتە هەڵەیە تۆ بڵێ ڤایرۆسی کۆرۆنا لە کوردستان نییە ڤایرۆسەکە هەیە و نەخۆشمان هەیە و نەخۆش چەندها نەخۆشی داخڵ کراوە و چابوونەتەوە بە خۆشحاڵی و چۆنە دەرێ ئەمە دەستخۆشیە بۆ کارمەندانی تەندروستی بۆ بەڕێوەبرداری تەندروستی بۆ وەزارەتی تەندروستی بۆ پارێزگار بۆ هەموو ئەو کەسانی کە لەم پرۆسەیە کارەکەن تایە بەڵام ئەوەکو عەرزم کرد ینی ئەم نەخۆشیە کە بەو شێوەیە خەفیفە کەمتر لە وڵاتی کە تەسیری هی من ڕێژیم بردن کەمترە لێرە ئەمە ئەوە ناگەنێت تۆ بڵێ نییە و دەست لە هەموو شتێ بەربیت و بچێ و سەرجادە بە هەمان شێوە هەتا ئەو کاتی کە بەڕێوەبرداری تەندروستی یا وەزارەتی تەندروستی خۆیان خەڵک ئاگادارەکەنەوە کە ئێستا کاتێکی سەلامەتە بۆ خەڵک قەدەغی هاتچۆ هەڵگیرە بچێتەوە کە سەرکاری خۆی ئەو وەختە هاوڵاتی توانێت بە دڵنیایی بچێت سەرکار وەزیفەی خۆی و کێشە کۆتایی پێێت. دکتۆر نەوژین ئەو حاڵەتی مردنەی کە دوێنە بەداخەوە کە یەکێک کۆچی دوایی کرد خوا لێ خۆش بێت و جێی بەهەشت بێت کە خانمێک بوو کە توانێت بڵێن کە نەخۆشی درێژخایانیشی لەگەڵە بەگرۆی کە لەلایەن بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانیەوە بڵاو کرایەوە کە ئەمە زیاتر دەتوانین بڵێن دەنگۆیەکی زۆری بە دوای خۆی هێنا کە لە هەندێک لە ڕاگەیانەکان وا بڵاوبەوە کە ئەمە بە ڤایرۆسی کۆرۆنا مردووە دواتریش هەواڵەکە پێچەوانە بووە. بڵێ وەک خۆتان نەزانن لە ئێستاە کە ڤایرۆسی کۆرۆنا هەیە نەخۆشیەکانی کە نەوەستاون بێگومان وەکو جاران خەڵک توشببوونی بە جەڵدەی دڵ هەیە بە جەڵدەی مێشک هەیە بە دروستبوونی وەرەمی مێشکەیە بە زەخت و شەکر و ئەوانە هەیە ناکرێت ئێمە بڵێن ئەگەر ڤایرۆسی کۆرۆنا هات ئیتر کەس بە نەخۆشی تر نامرێت ناشکرێت دەگەر کەسێک نەخۆشی تری هەبێت ئێمە بڵێن بەس بە کۆرۆناکە ڤایرۆسی کۆرۆناکە مردووە ئەوە لەلایەن پزیشکی دادوەری و دادوەریەوە دیاریەکرێت کە هۆکاری مردنی ئەم کەسە چییە ناکرێت ئێمە هەر کەسە و لە شوێنی خۆمانەوە لە ڕێکلامێک بکەین یا شتێک بڵاو بکەینەوە و زانیاریی تەندروست بڵاو بکەینەوە بۆ زانیاریتان دوێنێ لە وڵاتی ئیتالیا سەدەمین پزیشکی پسپۆر کۆچی دوایی کرد بەهۆی کۆرۆناوە کە لە کاتێکا لەوانێت چەندەها پزیشکیکە لەو کاتەیە کۆچی دوایی کرد بێت یەکێک بە نۆبەی دڵ بە نەخۆشی زەخت حاڵەتەکان هەیەوە ئەوەش بزانن کە جادەوبان چۆڵ بووە لە کاتێکدا بۆ نمونە سیارەیەک یەت ئەوێت کەسێک بگەێنێتە شارێکی کە یا ڕێپێدانێکی بۆ کراوە لە کاتێکا تووشی ڕووداوی ئۆتۆمبیلە بێت وەک خۆتان ئاگادارن لە میدیاکانەوە زۆربەی جارکەسەکانی ناوی لەم حاڵەتانەیە گیان لە دەزێن کەواتە حاڵەتی گیان لە دەستدانەکان هەر هەیە
ئەگەر ڕۆژانە لە چەند ڕۆژی پێشوە ئەو کاتانی کە قەدەغی هاتوچۆ نەبوو جادەکان قەرەباڵغ و خەڵک هێواشتر ئەڕۆیشت حاڵەتی مردن بۆی ڕووداوی ئۆتۆمبیلەوە لە ڕۆژێکا دووسێ کەس بۆ ئێستا ڕۆژانە شەر سێ چوار کەسە بینینەوە بەهۆی ڕووداوی ئۆتۆمبیلەوە. بەڵێ بەداخەوە ئەو حاڵانە شەرێ ئەو ڕووداوانە شەر هەیە. دکتۆر بە حکمەوەی کە خۆت دکتۆراکەت لا وڵاتی ئیتالیا هێناوە کاتوانێ بڵێن کە وڵاتی ئیتالیا کە ئەتوانێ بڵێن لە ماوەی ڕابردووە پێشەنگی وڵاتانە بوو کە هەم ڕێژەی توش بوون ڕێژەی مردنی زۆر زیاد لێ تۆمار کرا. هۆکاری چیە دکتۆر؟ بڵێ من حەزەکەمەوەتان پێ بڵێ من دکتۆراکەم لێرەیەنا بەڵام بەشێکی ترینین و ڕاهێنانەکەم لە وڵاتی ئیتالیا بوو. ئەمەش دەستخۆشی ئەو کاتە بۆ ئەو پزیشکە پسپۆرانەی کە لێرە بوون و من خوێنکاریان بووم بە تایبەتی زۆر سپاسی کاکتۆر ئاریسامی یەکەم کە شانازیە بۆ من ئەگەر تەلەبێ ئەو بووبم و ئەو توانی کە ناردمی و ئەم ڕاهێنانەی بۆ ڕێخستین. وڵاتی ئیتالیا وڵاتێکی پێشکەوتووە لە ڕووی سیستەمی تەندروستیەوە ئەوە نیە بڵێن یەکێکە لە سیستەمە تەندروستیە بەهێزەکانی جیهان نامە بەوە دیاری ناکرێت ساڵانە ڕانکی نەکرێت و وابزام لە ئێستاە تایوان پێشکەوتوترین سیستەمی تەندروستی ئەمەش بەوە ڕەچاوەکرێت کە ئایا چەند پزیشک بۆ دابی نەکرێت بۆ ژماری دانیشتوانەکەی و چۆنیەتی خزمەتگوزاریە تەندروستیەکانیان هەیە. بەڵام وڵاتی ئیتالیا لە ڕووی تەندروستیەوەی چێکبووە لە وڵاتە پێشکەوتوەکان و ئەوە نەبوو بۆ نمونە نەخۆشێک لە وڵاتە چارەسەری نەبێت و بنێرێتە وڵاتێکی کە یان کۆمەڵێک شت پێویست بێت و نەبوو بێت. هۆکاری ئەوەی کە وا تەشەنەی کردووە لەو وڵاتەیە و بەو شێوەیە بڵاو بۆتەوە یەکەم شت پابند نەبوونی خەڵکەکە بوو بۆ ڕێنمایە تەندروستیەکان. لەوێ خەڵک زۆر بە ڕێنمایی تەندروستیەوە نییە. خۆیان زۆر بەسیترین نەخۆشی یا بەسیترین نیشانیان تیا دەرکەوێت ناچنە نەخۆشخانە. چونکە سیستەمی تەندروستیەکەیان و سیستمی تەمین سەحیەکان وای کردووە کە زۆر ئیجبار نەکات ئەم کەسە ناکرێت. ئەتوانێت بە ئەهلی بچێتە یادەکان کەەوەش پارەیەک و کولفێژی زۆر لەسەر ئەوەکەوێت. وای کرد کە لە بیدایەتە ئەم ڕێکلامە کرا ویان بڵاوکردنەوە هەواڵیان پێگەیانن کە حاڵەتێکی وا هەیە گوێیان لێ نەگرتن بەردەوام بوون لەسەر ئیشوکاری خۆیان و وڵاتێکی قەرەباڵغە بەردەوام هاتوچۆی لەسرە و لە سەتا بە نزیکەی لەوانەیە لە 20 بەرەوسەرەوەی دانیشتوانەکەی سەر و 75 بۆ 80 ساڵ بن واتە ئەگەر لە هەر دە کەسێکە بیگریت تۆ دوو کەس بۆ سێ کەست سەر و 80 ساڵە کە لە کاتێکا لەوانەیە لە ناو خێزانەکانی ئێمە لە 30 نەفەریشا بیگریت کەسێکی سەر و 80 ساڵ یا دوو کەسی سەر و 80 ساڵی تیان نەبێت. لەبەرەمەوە وای کردووە جیلێکی پیریان هەبووە و پابند نەبوون بە ڕێنمایە تەندروستیەکانەوە و لە دواییە باجی ئەوەیان ناکە هەستیان کرد خەتاکە لە خەڵکەوە بوو و سەبەبی ئەساسیەکەشی کە حکومەت بوو بیدایەت ڕێنمایی خەڵکی نەکرد کەرتی تەندروستیان بوو و بەشی پزیشکەکان ئەتوانێت بڵێن یانەی لە وڵاتە ئەوروپیانش کە کاتێک ئەو کەسە بۆ نمونە کۆرۆنای تیا دەرەکەوێت کە توشبووی کۆرۆنایە یەکسەر داغڵی نەخۆشخانەی ناکەن ینی سیستەمەکان بۆ شێوەیە لەبەر قەرەباڵغی و هەروە زۆری توشبوون بە کۆرۆنا ئەبینی کە لە ماڵی لە ماڵەوە بمێنە ڕێنماییەکەن و هەتا تووشی تەنگە نەفەسێکە بێنجە داغڵی نەخۆشخانەکەن بە خۆشحالی و لە کوردستان کە تۆ کە پشکنی نەبووەکەن کە ئەزانی هەردوو هەر هەڵگری ڤایرۆسی کۆرۆنای داغڵی نەخۆشخانە دەکەن بۆی کە خێزانەکەت پارێزراوە یاخود کەسە نزیکەکانە پارێزراوە بێت. لێرە سیستەمەکە جیاوازە وەکو ئەوێ نییە بۆنمونەوەکو بەڕێز ئاماژت پێکرد لێ بڵێ ژماری توشبوون زۆرە وەکو ئێرە نییە لەوان ڕێژە کەمتر بێ و دوو لێرە کە وەکو بەڕێز دەڵی کە نەخۆشێک کە تەشخیص ئەکرێت کە کۆرۆنایەتی ئەکسەر ئەبرێتە خەستەخانە وەکو چۆن کەرەنتین لەوێ کەرەنتین ئەکرێ ئەمە هەم لە هەموو ڕۆکانەوە ینی تۆ کاتبەندی ئەوێت عیلاجی ئەوێ وەکو لە هەموو ڕێکەوتۆ زەختێکە لەسەر حکوومەت و لەسەر کەرتی تەندروستی و خزمەتکردن ینی بۆ نەخۆشە بەس لێرە چکە ژمارەکە بۆ شێوەیە نیە لەوێ بەعکسەوە ئەوەی کایگرێ ینی هاوکو ئەڵی هەتا نەگاتە حدێک نەخۆشەکە علامەت و عرازی زۆر قورسی لە دەرنەکەوێت داخل بە خەستەخانە ناکرێت. یەکشتی تریش حەزم کرد ئاماژی پێ بە من لەسەر ئەو نەخۆشانی کە لێرە ئەمرن کە باس ئەکرێت کە کۆرۆنای نی و کۆرۆنای هەیە هەموو نەخۆشێک کە نەخۆشیێکی خراپی هەبێ لەوە کۆنداوی بەرگری خراپە یعنی لەوانێ ئەو نەخۆشانی بۆ نمونە شێرپەنجەیان هێشتێکیان لێچوونەتە خەستەخانەیەک لا بینراون جیازی مەناعیان کە خەڵک بە عامی خەڵکەمی وای پێڵێ باش نییە لەبەرەوە ئەم نەخۆشە زیاتر معرەزە بووی کەەوە هەڵگری ئەو ڤایرۆسە بێ و مەرج نییە کە ئەو نەخۆشەکە لە ژیان دەرچێ بە کۆرۆنا بێ لەوانەیە خۆی بە کێشەی کەمرد بێ بەڵام بەس کە تێستی بۆ کراوە پۆزیتیڤ بۆ تێست بەڵێ هەڵگری ڤایرۆسەکە بووە
ئەمە ئینشەڵا لەمە دوای ڕاگەیاندنەکان حتا بەڕێوەبەری تەندروستی سلێمانیش حەقانی بە تەواوی تەکید بێت لە ئەوەی کەەوە ئام نەخۆشە بە کۆرۆنا ژانی لەدەستداوە ئەو جا وەڵامەکان بەڵێ بۆی بێمەتوانێک لە بینی هاوڵاتی و ئەو ئیشە جوانە عین نەمێنێت تۆ شمودێکی زۆر ئەم هەموو کارە جواناکرێ ئەم هەموو پابەندبوونە ئەم هەموو چارەسەرە باشە ئەم هەموو تێستە هەی تۆ ئەکرێت چەندها مەبالغ پارە سەرفکراوە لەم هەموو ئیشەیە تۆ دوای هەموو زەربی سەفرکردی بڵۆ لە هەمووی هیچ نییە هەمووی درۆ لە وڵاتی ئێمەیانە بە عکسەوە نەخۆشیەکە هەیە پابەندبوون ضرورە هەتا ئەو کاتی کە دەستگا تەندروستیەکان ئەڵێن ئێستا کاتی ئەواتۆ کە هاوڵاتی وەکو جاران ئازاد بێت. زۆر باشە. کاتە دکتۆر مەریوان بەپێی پسپۆڕەکەی بەڕاست کا پسپۆڕی قورگ و لووت و گوێیت کە کاتێکە نەک ڤایرۆسی کۆرۆنا هەر ڤایرۆسێکی کێژە خۆت هەر پەتەیەکی وەرزی کە هێرشە کاتە سەر هەموو ئینسانێ سەرەتا لە قورگ و هەروەها لووتەوە ئەم ڤایرۆسە داغەڵە بێت کە بێتە هۆی ئەتوانین بڵین هەڵامەت یاخۆت قورێکی ئێشە ئێمە چۆن یانی ئەمانە جیا بکەینەوە یاخۆت چۆ خۆمان پارێزین بە شێوەیەکی گوشتی یاخۆت لە هەر کاتێکدا کە کات ئێمە تووشی هەڵامەتە بین یاخۆت تووشی قورگی شابین ئەتوانین لەکە مای سەر تووشی ڤایرۆسی کۆرۆناوی نەخۆ دەمێکێکە لە نیشانەکان هاوڵاتیان چۆن جیاکەن ئەڵێ پرسیارێکی زۆر جوانە خۆ ئیسام شتە وەکو دێوزمەیەکی لە هاتۆم کۆرۆنا ینی خۆ هەڵامەت وەکو کاکتۆر باسی کرد نەخۆشەکانی چی نەوەستداون هەڵامەت و قورگێشەوەی هەوکردنی ئاڵۆکان و لەوزتێن کە باوە زۆر ناو خەڵکە بەردەوام هەیە نەخۆشێکی زۆر زۆرم حاڵەتانی هەیە هەڵامەت ئێمە زیاد لە 200 جۆری ڤایرۆس هەیە کە هەڵامەت دروستەکە هەڵامەت لەگەڵ کۆرۆنا جیاوازی هەیە و نیشانەکانیشان تێکەڵبوونێکیش هەیە لەگەڵیان چونکە ئەم هەڵامەت کە تووشی هەپەتاکی هەڵامەتی وەرزی ئەبێ نەخۆشەکە بە لوتگیران و ئاوی لوت و پژمە و لەوانێ قورگێشیش کەمی هەبێت تایەکی کەمی هەیە سەرێشەی نییە ئەمانە ئەم نیشانانی کە لە کۆرۆنایە نییە لوتگیران و ئاوی لوت نییە یاخۆ بڵێ هەر زۆر کەمە لە پژمین ئەمانە لە کۆرۆنا نین لە کۆرۆنا زیاتر بەر کۆندامی بەشی خوارەوەی هەناساکە زیاتر لەوانەشە لوت و قورگ و جۆ بگرێ بەڵام بەس بۆ شێوەی کە زۆرترین نیشانەکان کە دەرەکەون و لەوانەشە مەرج نییە نەخۆشەکە نیشانی هەبێ لە ساب 15 خەڵک کە تێستی بۆ کراوە لە سین ینی بەحسێکی کورتی لەسەر کراوە لە 13 بۆ 15 هیچ علامەت و عرازێکی نییە ینی نەخۆشەکە کەڵگری کۆرۆناشە تێستی بۆ کرێ پۆزیتیڤ بەڵام بەس هیچ نیشانێکی نییە ینی مەرج نییە هەر نەخۆشێک کە تێستێکی بۆ کرا بۆ زۆر سوۆشیال میدیا بڵاو بێتەوە لە خەسخانەیەک لە کوردستان نەخۆشێک بە شێوەیەکی نایاساییە چێ ڤیدیۆی خۆی گرێەوەی نێریە لە وەڵامنەوە تا لە فڵان خەسخانە بوو هیچ نیشانەیەکم نییە و ینی حساب کە خۆشحاڵی و زەبێ نەخۆشەکان کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان نیشانیان نییە لێ نیشانی نییە ینی خۆی بە بۆکو نەخۆشەش کە باسکراوە لە زۆربەی وڵاتەکان بۆ شێوە ینی شەر نییە خۆتۆ چەند هزار کە ڕیپۆرتەکرێ لە عالەمە ئەم نەخۆشە ئیلا بێ نیشانی هەبێ و تەنگە نەفەس بۆ براوەتە عینایە و جیازی بۆ دانراوە ئەوەی کە بۆ شێوەی لێت نسبەتێکی زۆر کەمە ینی ئەگاتەوە ئاستی کە پێویستی بە و عیلاجانە بێ ئیلا مەگەر نەخۆشەکە زۆر پیر بێ خۆی نەخۆشی درێژخایانی هەبێ کێشێکی هەبێ بگاتە ئەو ڕادێ جینا نەخۆشی گەنج بێ خۆی کۆندانی بەرگری لەشی باش ئیشکە هیچ پێویستی بە شتە نییە لەبەرەوە جیاکردنەوەی هەڵامەت ئەگەر تۆ بۆ لە ماڵایی بەرکەوتە نییە لەگەڵ خەڵکیکەیە تێکەڵی کەس نەبووی دوو هەوا ئەکەوی خۆش نییە کە هەواکی سارت بەر ئەکەوێت لوتگیرانی هەڵامەت چەند ڕۆژێکە و دوای سەرێکی بەرە باشتر ئەچی بەکیدی ئەمە هیچ پەیوەندیی بۆ نەخۆشیەوە دەساشکە کە شوها بۆ شەوێ ڕۆژە خۆشە ڕۆژە بارانە بەڵام تۆ نەخۆشێک بۆ نمونە ئەمڕۆ هەڵامەتی کردووە سەرێکی تایەکی زۆری هەیە هەناسی خەریکە بەرەو تەنگی ئەچێ بە حەق ئەم نەخۆشانە پەیوەندیکەن هێڵی گەرمی 122 فحوساتانی بۆ بکرێت کە پەیوەندی بە کۆرۆناوە باشە دکتۆر نۆژین بە هەمان شێوەکە یەکێک لە نیشانەکانی کۆرۆنا سەر ئێشەیە کە دڵنیام کامە پرسیاری زۆری لە هاوڵاتیان دروست کردو کە کاتێک تووشی سەر ئێشەیەکی تون دەبین یعنی چۆن جایکەنەوە لەوەی کە ئێمە کۆرۆنامانێ خۆت ئەمە نیشانەی ڤایرۆسی کۆرۆنا نییە ئەمە سەر ئێشەیەکی کات یاخود زۆر کات ئێمە شەقیقەمان لەگەڵایە زۆر بەشێک لە هاوڵاتیان ئەتوانن لە بەداخۆکە تووشی شەقیقە بوون کە ئازارێکی زۆر لە سەریانە دروست ئەبێت کە ئەمیش بێگوان پێویستی بە چارەسەر و بە عیلاجی بەردامی هەیە بۆ ئەو نەخۆشە تۆچی دێ لەسەر جۆرەکانی سەر ئێشە هاوڵاتیان جوێنی چۆن جیای بکەنەوە بەڵێ بەنسبەت سەرێشەوەکەیچێک لە نیشانە باوەکان وە زۆربەی کەسەکان لە ڕۆژێکە یا چەند ڕۆژجارێک هەر سەرێشەیەکیان بۆ یەک نیشانەکانی سەرێشە گەر سەرێشەیەکی کورت بێت و بۆ ماوەیەکی کەم بێت هیچ نیشانەیەکی دڵ تێکەڵاتن و ڕشانەوە و لە هۆشخۆچوونی لەگەڵان نەبێتەوە سەرێشەیەکی ئاساییە زۆر جار بەهۆی هیلاکبوونی زەختی ئەو زەختەیەکە لەسەر ئەو کەسەیە و کە ڕۆژانە ئەرکێکی قورسی کردووە هیلاک بووە
ئەمە لە نیشانە بەسیتەکانی کە دەست پێکات و زۆر جار کەسەکە گەر ئیلتیاباتی جووبی هەبێت یان ئەوە هەر سەرێشە دروست دەکات یا کەسەکە زەختی بەرز بێتەوە فشاری خوێنی بەرز بێتەوە سەرێشە دروست دەکات کەسەکە گەر بۆ نمونە شەقیقەی لەگەڵا بێت سەرێشە دروست دەکات کە ئێستا کەمێکتان بۆ باسەکەم بۆ لەم فترەیە من زۆربەی و نەخۆشانی پەیوەندی پێوەکەن شەقیقیان هەیە لەم ماوەی ئەم کەرنتینایە کە لە ماڵەوە ماونەتەوە سەرێشەکەیان زیای کردووە یا کەسەکە ئەگەر چاوی کز بێت و بینینی ناڕەحەت بێت بۆی گرژبوونی ماسوولگەکانی چاویەوە تووشی چاوکزی تووشی سەرێشا بێت یان ئەوانەی کە شەقیقیان لەگەڵایە زۆربەی جار پەیوەندیەکەن ئەڵێن دکتۆر ئەم ماوەیە هەرچەند بە حکمەوەی پسپۆرەکەی من نەشتەرگەری مێشک و دەمارە خۆی ئەم پسپۆرێ زیاتر باتنی مێشک و دەمار نەخۆشەکانی مێشک و دەمار چارەسەریانەکەن بەڵام هەر وەکو پزیشک وەکو بەشێکی پسپۆرێکی نزیک لەو بوارەوە پێتانەڵێم کە شەقیقە بەهۆی ئەوە یەکەم شت ئەم کەسە لەم ماوەی کە لە ماڵەوەیە ناڕێژی لە سیستەمی لە خەو هەستان و خەوتنی دا دروست بووە ئەگەرەوەی شەقیقیان لەگەڵە زۆر بخەون یا کەم بخەوێت بۆ نمونە لە 6 ساعت کەمتر بخەوێت یا لە 8 ساعت زیاتر بخەوێت لە شەواندا سەرێشەکەی بۆیێتەوە وەکو سەرێشەیەکی نیوەیە ئاو لە چاویە دڵی تێکەڵێت بە ڕووناچی ئیسعاجە بێت بە قەرەباڵغی و دەنگەدەنگ ئیسعاجە بێت ئەمە هۆکاری یەکەم هۆکاری دووەم ئەو کەسە ئەم ماوەیە کە لە ماڵەوەیە ناڕێشی لە ژەمەکانی ناخواردنیان هەیە بۆ نەژەمی بەیانی چۆتە نیۆڕۆ چۆتە شەو ژەمێشکە لە نیوەشەوە بزەبت و لە کاتێکا کە ئەم کەسە ئەگەر ئێمە ڕێنمایی یەکەینەوانی کە شەقیقیان هەیە ئەڵین لە کاتی ژەمەکانی ناخواردنە برسیت بوو برسیت نەبووە بێ نانی خۆت بخۆیت چونکە دواکەوتنی ژەمەکانە دوا کەسانی شەقیقیانی پێویستە ئاگیان لەمە بێت ئاگیان لەوە بێت وەرزشێکی زیاد لە ڕادە بەدەر نەکەن وەکو خۆ هیلاکبوونێکی زۆر نەچنە بە ڕووناکیێکی بەهێز و لە شوێنی قەرەباڵغ و بۆنی دووکەڵی جگەر و ئەمانەیە دانەنیشن و زۆربەی کات مەسەڵەن کەسەکە بەردەوام لە ماوەیەدا مۆبایل بەکارێنێت سەری خوار کردوێتەوە مۆبایلەکە بەدەستێتی لە کاتێکا ڕۆژانی پێشووتری و کاتی کارکردنی ئیشەشیکەی هەبووە جۆرە جوڵەیەکیکەی هەبووە ئازاری مل ئەبێت ئازاری مل ئەبێت هەرچەند زۆربەی جار نەخۆشەکان ئەڵێن ئەپرسن ئەڵێ خۆ من جاران هیلاکتر بووم جاران ئیشمە کرد بەڵام ئێستا ئیسراحەتم کە ئەم ئیسراحەتیە چکە پێشتر هۆرمۆنی ئەدرینالین هەبووە لە جسمیانە دەرچووە بەرامبەر ئەو ئیشەی کە ڕۆژانە کردوێتی مەوکو هۆرمۆنی سترێسی پێ ئەوترێت وای کردووە ئەم جستەی چالا کردووە کە بتوانێت ئەو ئیشانە بکەن لە کاتێکە لە ماڵەوە ئەبێت ئیسراحەتان جستەی لە جوڵەیانە ئەم هۆرمۆنە یەتەوە خوارەوە لەبەرەوە کەسەکە کە ئێوێ ئیشە بکات ناتوانێت هەست بە هیلاشی ئەکات واتە هیلاشی ئیسراحەتە زۆر باشە دوو پەیوەندی تەلەفۆنی ئامادەیە باوکی خەرامانمان لەگەڵایە لا گەڵاڵەوە باوکی خەرامان سڵاوت لێبێت و ئەم کاتۆ باش زەنابێت زۆر سپاس فەرمۆ بەخاتی هەدی دکتۆر دەکەم ئەگە زەحمە لەوێ سێ پرسیارم هەیە فەرمۆ بۆ ئەو دکتۆرە بەڕێزەی کە قورگ و ژانەسەرە دکتۆر ماریوان کە پسپۆری قورگ و لوت و گوێیە فەرمۆ پرسیارەکە بکە باوکی خەرامان بەڵێ وەڵا ئەوە یەکەمیان ئەلو ئەلو بەڵێ ئەمە گوێمانە دەنگی توێ فەرمۆ بەڵێ داوای بردن دەکەمەوە بەس ئەگەر تۆ دەنگی تەلەڤیزۆنەکەت کەس کوێ زۆر باش یەکەم دەستخۆشی لە هەرێمی کوردستان دەکەم بۆ ڕێنمایی کە دەری کردووە کە بەهۆی کۆرۆناوە لە ماڵەوە دانیشتن بەڕاستی ڕێنمایشی زۆر جوانە و ئێمە هەمومان خۆمان کەرەتین کردووە لە لادیەکان بەڵام شتێکم بەلاوە سەیرەکە لە سەعات 12ەوە ڕێگا دەدەن خەڵک بێت تا 6 بەیانی معنای نییە تۆ لەلای خۆ کەرەتین دەکەی لەلای ئەو خەڵکە ئاتی چۆ دەکا بە خێتەریدا بۆم لا بۆ لایە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم بربڕی خەرامان ئەگەر پرسیارێکت هەیە کە بەپەی پسپۆڕی ئەو دوو دکتۆرە بەڕێزە پرسیارەکەی خۆت ئاراستەیان بکە چونکە پەیوەندی زۆرمان لەسەر هێڵە بۆی زۆرترین پەیوەندی وەربگرین بەڵێ بەسەر چاو بابەت بە بربڕی پشت ئێمە بەڕاستی یعنی وا ڕاهاتوور خەڵکی ئێمە کە تۆدا پشتی ژان دەکایان تۆدا ئازاری بۆ دەڕا دەکەین بۆ لای پرۆپیرێژن وەندەی کە وێران دەبین وەندەی کە بربڕی پشتمان ئازاری دەبێت
ئێمە چووکە ئەم کاتانە ئیش دەکەین و لە ئیشان خەڵکی لادەکان بە زۆری پیشتان دێشێ سپاسان دەکەم. دەسەکانە خۆش زۆر سپاس. مامۆستا غەریبمان لەگەڵە لە حاجیە. مامۆستا گیان سڵاوت لێبێتم کاتۆ باش. مامۆستا غەریب سڵاوت لێبێت ئەم کاتۆ باش. ئەشمە لای پەیوەندێکی دیکە کاک خالیدمان لەگەڵە لە سلێمانیەوە. کاک خالید سڵاوت لێبێت. سڵاو لێوەش باشم بەڕێت. زۆر سپاس. دەستخۆشتان لێکم بۆ بەر ئازێت وڵات سەرێکم بۆ دکتۆر هەیە من تقریبان چل دوو ڕۆژە بێت جگەرەم تەرە کردووە بە تەواتی نایکێشم. جا قوڕگی لای چەپم و گوێی لای چێتم زۆر ئازاریە لەگە قوڕگم بۆ وایە بخوری و ئازاریە زۆر باشە. تقریبا سەرنجادا زریکەیەکی لێ و نامێنێت ئاوا تەسەنجاتێک شەکەم. جۆی زیکەی لێت؟ ئەگەر هەر پرسیارێکت هەیە جۆ زیکەی هەیە؟ جۆم هەستەکەم ینی وەکو چۆن بڵێ ئازاریە هەستەکەم زریکەی یەجارجار. ئازارەکە لە ناو جۆتەیە لە پشتی جۆتە لە هەر ڕێک لە ناو بڵێن کونی جۆم هەستەکەم وەکو گەورە بێت ئارەخی کرد بێت بڵێن جۆت ناخورێ؟ جۆم با حتا حەزم لێ باوە بیخورێنەما بە قوڕگم. ناو قوڕگت زۆرە خوڕێ؟ وەڵایی بە شوان خوریانی هەیە بە ڕۆژ خورانیە کە تسقوتێم حەزە ئاخورێت. حەزەکەم بە پەنجە حەزەکەم دوی خوێنم بەژێر قوڕگم. باشە چاوەکەم. زۆر باشە کاک خالید سپاس بۆ پەیوەندەکەت وەڵام ئەدرێتەوە. کاک عەبدوڵڵامان لەگەڵە لە باوەنوورەوە. کاک عەبدوڵڵا سڵاوت لێبێت. کاک عەبدوڵڵا بەڵێ فەرموو قوربان سڵاوت لێبێت تۆ کاتۆ باش بفەرموو. خاڵێتورا وەڵی ئێمە نەخۆشێکمانەیە بۆ قوڕب و لووت ئازاری هەیە هەرخۆی وەکو لە بەتێنی کۆنیەیە بەنسا گوێچکەیە لە گوێچکە مازە حاضر نەکاتم بێنی وەلا بەس ئێ باشە بەسەر چاو بەس ئیسا خۆی و عادەتان یانی بەس بزانە تو عادەتان زانسێ لە ئۆردی دانیشن تۆ ئێستا ئەمە وەڵام تێینەوە. زۆر باشە بێکومان وەڵامی پرسیارەکە دەدرێتەوە و کاک دکتۆر ڕەنمایی پێویست دەکات. دەستەکان تا خۆش ئەگەر هەر پەیوەندی تەلەفۆنی ئەم زۆر باشە. خاتو سوعاتمان لەگەڵایە. خاتو سوعات سڵاوت لێبێتم کاتۆ باش. ئەلو سڵاوت لێبێت باشی؟ سڵاو لە پشت بێت چۆنی باشی؟ زۆر سپاس بفەرموو. سەلامەتی وەڵای حەزم لێ بوو لەگەڵ دکتۆرە پرسیارێک بکەم. فەرموو. من خۆم شەقیقەم هەیەژانە سەرما یعنی لەگە ئەو سەرێشەیەش گەشتکە ئەمگرێ بزانم هۆیەکەی چییە؟ بەڵێ خۆت سوعات خان ئەو حاڵەتی سەرێشە و شەقیقەیە تەشخیص کراوە کە شەقیقەت هەیە؟ ئیشعام گرتووە سوێنەهێنشم کردووە حەتیشم هەیە بەس کە ئەو ژانە سەر ئەمگرێ هەر ڕۆژی لایەکە ئەو لایە سەرمژانەکە لەگەڵ یە گەشتکە ئەمگرێ. باشە ئەو حاڵەتی بورانە و گەشتکەیەش حەوی تایبەتت هەیە بەکارێنیت؟ بەڵێ بەڵێ. باشە من وەڵام دێمەوە ئێستا چکە دوو حاڵەتی جیایە کە پێویستەکات هەندێک فەحس و فەوسات و ڕێنمایی زیاتری بینێ. باشە شەوانە ئەڤانسی یاری بەدگانەکان مەکەم نازان بووام لێتێ. باشە باشە زۆر باشە خاتی سوات بێگومان وەڵام ئەدرێتەوە وێ تەندروستێکی باشتر بۆ هەموو لایەکتان. بینە سەر وەڵامی پرسیارەکان هەردووکتان. بەڵێ بەنسبەت زۆر باشە ببوورنەڵە پەیوەندێکی دیکەش ئامادەوە پەیوەندیش وەرگرین و باشە وەڵامی هەمویان بدەینەوە. کاک محەممەدمان لەگەڵا کاک محەممەد سڵاوت دەبێت. ئێوارەتان باش 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 وەڵا پرسیارێکمە بوو لە کاکتۆر دەربارەی سەرێشان. بەڵێ فەرموو. کاکتۆر من عادەتەنەوە ئەگەر ئەسمە سەفرە و سەفەر یا زۆر جاریش ڕێگامەکەوی تەسناع و ئەوانە دائیما سەرم دەشی لەو شوێنان إلا سەفرە و سەفەر تووشی زانە سەرە بوو. سەرێشەکەت لە کوێی سەرتا ئەبێت؟ لە پشتی سەرم پشتی گوێت. پشتی گوێت؟ بەڵێ. گوێژبوونت لەگەڵان نییە؟ نەوەڵا بەڵام سەرێشانە ئیلا لە کاتی سەفەر و ئەسمە سەفرە ئەو شوێنانە دائیمەن شانە سەرم بۆ دروستەبی مستەعیلە ئیلا دروستەرە بی. لە ناو سیارەکەیە تووشتە بێت یا کاتێ یەگەیت ئەو شوێنە؟ زۆر جار بەخۆم هەستەکەم ماڵێم ئەوڕۆم سەردێشی یاگە بچمە سەفەر یان بچمە سەفرەی لەگە برادەرەوەوانە. باش
بەڵێ کاک محەممەد زۆر سپاس بە پەیوەندەکەت باسە بە شێکی گشتی بێنە سەر وەڵامی پرسیارەکانی هاوڵاتیان فەرمو کاکتۆرەوە بەنسبەتی ئەوەی کە پەیوەندی بە منەوە هەبێ مامۆستا کاک خالید بوو ئەڵێ قورگم ئەخورێ و گوێ ئازاری و جۆشی ئەخورێ جگەرە خۆر بووە داوان قورخورانن ئەگەر پەتاوشتیکەی لەگەڵ لە بێمار حساسیەتە هەندێک هۆکار بۆ ئەم کێشەی ئەم کاک خالید جگەرەکەی تەرکی کردوتر نێکگەڕێتەوە سەری ئەو خواردنانەشی کە قورخوران زیاکەن شتی تون ترش تەشەڵەشی مەعیدە لەوانەیە جار ئەم کێشەیەک بوروژێنە زیاتر عیلاجی بەس حساسیت ئەتوانێت ئەو وەریگرێ بەنسبەتی گوێشەکە شێوکاڵی گوێمێشە و ئەخورێ لەوانەیە خورانەکەی زیابی خوێنێ و گوێ عزیێت بێ بە ئێشەکەی وابێ فحەزکردیانێ نەخۆشە ببینێ ئایا ئەم جونگەی پشتی ئەنی شەویلگەی خراپە ئیلتیهابی گوێی دەرەوەی هەیە ئەو ئازاری گوێی ڕەبتی بە چیەوەیە یا هەر خورانەکەیە تەنها ئەتوانی گوێ ئاوی تێنەچێت لەوە حەبێکی حساسیەش لە هەر سەیدەرێک وەری بگرێ بیخواتە ئینشاڵڵا ئەم کەرنتین و قەدەر هات شوێ نامێنێ و کاتا توانێت دوکارێکی پسپۆڕ مەسە لەسا چارەسەرێکی بەپەلێ بوو ئەو بەسەوانێت سەردانی پسپۆڕ لە هەر کاتێک دوایی ئەماوەیە هەر ئەو پرسیارە هەبوو بۆ کاک عەبدوڵڵاش لە باوانوورەوە باسی ئەوەی کرد کە مناڵێکی هەیە لەوزەتێنی درێژخایانی هەیە تاوان لە ئێستا ئەم حاڵەتە حاڵەتێکی بڵێ ئەوە پێویست ناکە بڵێ تەواوی نییە بڵێ ئەمڕۆ بێبانی عیلاج کرێ بە هەمان شێوە دوای ئەم قەدەغیات کە کۆتایی پێهات هەر پسپۆڕێک بێ بیبینێت و من لە ئستشاری علی شەی سەیفەدین پێنجشەمان لەوێ داوامەکەم ئەگەر بێنێ لە خزمەتی ئابم لەوێ بەیانیان ڕۆژی پێنجشەمان من لەوێ ئەبم ئەگەر لە باوانوورە بێنێ لەوانەیە ئەمڕۆ دەستمان پێکردەوە بەداوام ڕێکم ڕۆژی داوامی ئستشاری شەی سەیفەدین بوو انشاءالله پێنجشەمە لێ بەس بڕوا ناکەم بێڵن ئەو بتوانێت لە باوانوورە بگاتە ئێرە دوای ئەم ماوەیە ئەگەر پێویست کات لەوزەی درێژخایەنی هەبێ لە ساڵێکە حەوت جار تووشی هەوکردنی ئاڵۆکانی بێ کای لێبێ و قورجی بێشێ و بێتاقەتی بکە ئەو کاتە باشترە لای بەرێ بەڵام کەمتر بێت لەو حەوت جارە ئەتوانێت هەر بە عیلاجی ئیلتیهابات و حەبی ئازاروانە کێشەکەی چارەسەر بکرێت ئەمە تەناو بۆ لەوزەتیان ئەمێ ئەو پرسیارە ڕاستی بەڕێزەکەم کە کۆرۆنا کاریگەری هەیە لەسەر هاتنەوەی لەوزەتی ناخۆت و کەسانی کە پێشتر خۆیان نەشتەرگەری لەوزەتێنیان کردووە هیچ پەیوەندیی نییە کۆرۆنا بە لەوزەتێنەوە بەڵام ئەوەیە کە تۆ تووشی قورگێشە بێ کۆر نەخۆشێکی ڤایرۆسیشکە نەخۆشەکە ئازارێکی لەوانێ هەبێت لە گەرویە و وەکو نیشانەکان زیاتر نابێت لەسەر ئەو کەسانە وەکو قوڕگی ئێشە و ئەگەر خۆی بۆ نمونە هەوکردنی درێژخایی لەوزەتی ئاڵۆکانی هەبێ بەڵێ لە هەموو تۆ هەوکردنیی ڤایرۆسیە ئەو نەخۆشە لەوانەیە لێکی کە تۆژە قورستر بیگرێت دوای کە بێ بە بەکتریا ینی کە تۆ شەر نییە هەموو نەخۆشەکان کەکسە هەوکردنی بەکتری بێ یە بە ڤایرۆسمانێ بەکتریاشمانەیە بە بیدایەت خۆی بە هەڵامەت یا بۆ کۆرۆنایەکە دەست پێ بکە ئەگەر حاڵتەکەی بەرەو کۆنتترۆلکردن بڕات خۆی بەرگری لەشی باش بێ ناگاتەوە حەدیکە نەخۆشەکە بێتاقەت بێ بەڵام ئەگەر هەوکردنیی ئەتیادی ڤایرۆسیش بێ و هەڵامەتی ئەتیادێکری ئەنفلۆنزایەکەگری ئەم نەخۆشە لەوانەیە دوای چەند ڕۆژێک تایەکەی زۆرتر بێ قورگێشەکەی زۆرتر بێ ئەو کاتە بە ئەکیدی لە نەخۆشیش کە فەرقی زیاتر ئەبێت باشە دەستەکان خۆش دکتۆر ناوژین بەڵێ بەنسبەت باوکی خەرامانەوە کە پرسیاریەوەی کرد کە ئێمە لە خەڵکی دەرەوەی شارین و زۆر بەمان فەلاحی دەکەین و ئیشی قورسەکەین و تووشی ئازاری پشتەبی و باسیەوەی کرد کە لای ئێمە کەسانی هەندێک کەسن کە لە ناو خۆیانە پشتەقانن هەیە و ڕاست و چەپ هەیە و هەڵواسین هەیە کە بەڕای منەمە هیچ بنەمایەکی زانستی نییە و ئەم کەسانە شەر نییە و کەسی کە ئازارێ لە پشتیا دروست بوو بەهۆی ئیشێکەوە یەکسەرمە ئینزیلاقی فەقەراتە و تەواو و یەکسەر بوو بە ئەمەلیات نەخێر بەسیترین شت لە ئازاری ماسوولکەکانەوە دروست دەبێت کە ماسوولکانە ئەکشێن و هیلاگە بن و یان لە پڕ جوڵەیەکی غەڵە دەکات درانێک لە ماسوولکەکانە دروستە بێت و خوێنی تویاکەوە بێت و ئاتەنەمە وردە وردە دوای هەفتەیەک باشە بێت بیان مەسەن ئازێتێک بە جونگەکانی فەقەرا دەگات لەبەرەوە باشترە کە ئازاریشی پشتیان پێگات پەنانە بەنەبەر ئەو ڕێ نازانستیانی کە ئەیکەن لە شوێنەکانە چکە زیانیان پێ ئەگەیەنێت و هەندێک جار ئێمە چەنەها نەخۆشمان چارەسەر کردو تاوەکو بە ڕێی زانستی فێر بووین و هاتوینەتە ئەم مەرحەلەیەوە
ئەگەر کەسەکە خۆی بەوە چاکە بێتەوە خۆی و معنەوینی خۆی قەناعەتی خۆی بەڵام من خۆم هیچ بە پشتێکی باشی نازانم و زۆر جار ئێمە نەخۆشەکانمان بینیوە کە ئەم حاڵەتانەیان بۆ کردوون پشتەقانە و ڕاست و چەپە و هەڵواسین بە زنجیرە و ئەوانەیە کە تووشی حاڵەتێکی زۆر پێم قەناعەتی یعنی کەسەکەشە کە بەدار ئەویان بۆ کردن بێتر بن چاک بوو ئازارە منەما تەواوکەواتە حاڵەتەکەت ئەگەر ئەوەشت نەکردایە ماوەیەک پشوو بە زۆر بۆ زانیاریشتان ئەوانەی کە تووشی ئینزیلاقی فەقەرا دەبن تەقینی کڕکراگەی نێوان دیسکەکان لە 150یان بە ئیسراحەتکردن بۆ ماوەی 2 بۆ 3 هەفتە احتیمالە ئەو دیسکە بچێتەوە شوێنی خۆی و باش بێ زۆر جارەڵێ نەخۆشێکی ئەڵێ دکتۆر وەڵا فلان کەس پێی وتم ئەمەلیات نەشم کرد باش بوو لەبەرەوەی ماڵین کەی خراپ بوویت کەی هیچ چارەسەرێکت بۆ نەماوە بە ئیسراحەتە زۆربەی جار ئەو حاڵەتانی کە تووشی ئینزیلاقی فەقەراتە بن باشترە پشوو بن کۆمەڵێک ڕێنمایی زانستی جێبەجێکەن کۆمەڵێک عیلاج و دەرمان هەیە کە بەکاری بێنن ئەگەر بەمانە باش نەبوو مەرحەلەی دوای ئەو ئەنجا ڕاهێنان و عیلاج تەبیعی ئەومانەیە دوای ئەو باش نەبوو ئەنجا ئەخیر حالەت ئەمەلیاتە کە هۆکارەکانی دروستبوونی ئینزلاق و هەروە فەقەرات چییە؟ بینی ینی بەداخەوە نەخۆشەکانی فەقەرات ئەو کەسانی تەمەنەوە پەیوەندی هەیە بە تەمەنەوە بەڵێ تۆ لە مناڵەقەت نایبینیت کە مناڵە تووشی ئینزیلاقی فەقەرات بێت لەبەرەوەی لینجی نێوان بربڕەکانیان و کڕکراگەکانیان لینجێکی زۆری هەیە کە ئەمە مەجای ئەوەی نایە وشک بێتەوە بتەقێت یان بە لای خەڵکی ڕوون بێتەوە کە خەڵک هەیە ئەڵێ فەقەراتمە فەقەرات نەخۆشی نییە هەمووان فەقەراتمان هەیە ئەبێ بڵێ بۆ نمونە کە کاتێک دکتۆرێک پێ دەڵێت تۆ نەخۆشیشی فەقەرات دێ بڵێ نەخۆشیەکەم کلس دروست بووە بۆ نمونە تەسک بوونەوەی نێوان فەقەرەکانمە فەقەرەکانم جوود بوون لەسەریەک فەقەرەیەکم لەسەر فەقەرەیەکم خزاوە کڕکراگەی نێوانیان تەقیوە و زەختی خسۆتە سەر دەمارەکە و ئەمە حاڵەتەکانی فەقەراتە زۆر بەشی پەیوەندە بەوەی کە ئەچیتە تەمەنەوە جوڵەیەک و ئیشێکەکەی زیاد لە قووەتی خۆتە جوڵەیەکی خەڵا دەکەیت هەڵگرتنی شتێکی قورسە کەوتنە بۆ نمونە لە حاڵەتێکا لەسەر قادرمێکەکەوێت جونگەی نێوان فەقەرەکان شلە بێت و وردە درزەبات و فەقەرەیەک لەسەر فەقەرەیەکە خزێک کە دوایی بە برغ و پلاتین و ئەوانە ئەکرێتەوە شوێنی خۆی لەبەرەوە مارەج نییە هەموو ئازارێکی پشت نەخۆشیەک بێت لە نەخۆشەکانی فەقەرات لەوانەیە هەر لە بەسیترینشت تەمەزوقی ماسوولکەیی بێت بەنسبەت کەسێکی کەمانەوە سوعاتخان کە پەیوەندی کردوتی من شەقیقەم هەیە و زۆر جارکە سەرێشەکەم زۆر بێت تووشی گەشتکە و گورانەوە ئەبم ئەمە دوو نەخۆشی جیای شەقی خەوتمان ئەوانن کە سەرێشەیەشی نیوەی سەریان هەیە و بەهۆی ئەو نیشانانەوە کە دروست دەبێت و بەوەی ئەو هۆکارانەوە کە زیاد دەکات لە کەسەکەیە بەڵام بورانەوە گەشتکە پێویستە تەختیتی مێشکی بۆ بکرێت بزانێت ئایا کارەبایی مێشکی ئەم کەسە زیادە یان بۆ نمونە حاڵەتی گەشتەکەی بەوەی شێوەیەک لەبەرەوە دوو عیلاجی جیاوازی ئەوێت و زۆر جارەبێت دیاری بکرێت کە ئەو بورانەوە گەشتکەیە فعلەن گەشتکەی حەقیقیە نەک بورانەوەی کە بۆی سەرێشەکە و ئەکەوێتە بورانەوەیەکی کاتیە و ئەگەڕێتەوە بەنسبەتەوەی کاک محەممەد کەوتی سەر ئێشە کاتێکمە سەفرە و منتیقەی سناعە وەڵام نەگەر بڵێم مڕۆ بە سەفر و مڕۆ بە منتیقەی سناوە سناعەکە هەلە بێت بەڵام لام سەیرە بۆ نمونە ئەگەر بە چوونە بازار وات لێ نایێت بە قەرەباڵغیە یا سەرێشەکە لە پشتی سەریاتی باشترە کۆمەڵێک فەحسی ڕێژەی خوێن و چەوریەکان و دائالملوک و ئەو کۆمەڵێک فەحسی عام هەیە کە بیکات بۆی بزانین سەرێشەکە چکە سەرێشەیەک تایبەت نییە ئیلا بەس بۆ دوو شوێنی دیاریکراوەوە تووشت بێت باشە دەستەکان نەخۆش بەڵێ بینەرانی خۆشەویست ئێستا با پێکۆ بینەری داتای وڵاتان بین کە ئەو وڵاتانێک کە بەهۆی قەدەغی هاتوچۆوەرە بۆی ڤایرۆسی کۆرۆنا و ئەتوانبنێکە شەقامەکانیان زۆر شۆڵ بووە کە زنیاتە دەرەوە هەموویان خۆیان لە ماڵ و کەرانتین نەکردووە کە بە شێوەیەکی وێنە دیمەنەکان ئەبینین کە ئێستا کە لەسەر شاشای بینین کامە ئەو وڵاتانەیە کە توانێت بڵێن کە ڕۆژانێک و کە ئەو شەقامانە کە قەرەباڵغێکی زۆری پێوە دیار بوو کە سێرەکەین کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و هەروە داتای ئەو وڵاتانەشی کابینین کە ڕێژەی توشبوونیان زۆر زیاترە کابین وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کە پلەی یەکەمی گرتووە و هەروە دوای ئەوە ئیسپانیا ئیتالیا دێت فەڕەنسایەت و هەروە ئەڵمانیا ئەنجاسینێت لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئێرانیەت و هەروە تورکیا
ئەو وڵاتانەی کە پێشەنگیان کردووە خۆت بە دەرەجەی یەکە ڤایرۆسی کۆرۆنا تیاندا بڵاوە ڕێژەی توشبوون و هەروە ڕێژەی مردن لە وڵاتانەدا کە زۆر زیاترە کە بەپێی ئەو داتایە ئەیبینین و هەروە ئەشبینی کە بە شێوەی ئەو دیمەنانەی کە لەسەر شاشە کە هەموو شوێنەکان لە وڵاتانە شەقامەکان شوێنە گشتەکان هەمووی داخراوە زۆر چۆڵە کەس بە دەرەوە نییە هەموو کەسە لەناو ماڵەکانی خۆیەتی ئەمە هەموو دیمەنەکانە بە شێوەیەکی گشتی و داتەکانیش لەسەر شاشە هەڕات. خۆشەویستانێمە لەگەڵتانە بەردەوام دەبین دەچمەلای دوو پەیوەندی تەلەفۆنی دیکە دێکانمان لەگەڵە لە هەولێرەوە دێکان سڵاوت لێ بە تۆم کاتۆ باش ئەم کاتتان باش بەڕێزم زۆر سپاس فەرموو وڵای من پرسیارتمان بۆ لە دکتۆر نەوژین دکتۆری مێشکەوانە من خوشکێکم هەیە گەشتکەی لەگەڵایە بەڵێ تازە لێ دیاریەوە تەمەنی 23 ساڵ ئەبێت ئەو ناوە ئەڵێن لە زگماکیەوە بووە ئەنجا ئێستا حەب بەکار ئێنیا و حەپە کۆنتڕۆلی ئەکات بەڵام ئێستا ئەو حەپە نەماوە دەستمان ناکەوێت حەبەکە چییە بەکاریێنێت؟ وڵی ناتوانم ناوەکەی بڵێن ئەو نازانم چیە بزەبێت هینە ئەو حەپە ئێستا نەماوە بەڵام لە سەیدەلەکان ئەڵێن شنگرەوەی ئەو حەپە هەیە بەڵام ئێستا ئایا نیە ببێنەوە بزانین ئەو حەپە ئەتوانی شوێنی ئەوی بۆ بگرێتەوە؟ باشە هیچ تەختیتی مێشکی بۆ کراوە لەگەڵ ئەشیعەی سەر کە بەڵێ بۆی کراوە بەڵێ باشە ئەتوانیت هەر لە ڕێی ئەو ژمارە تەلەفۆنانی وەتسەپانی کە دامان ناوە ڕسمی حەبەکە بگریت و بۆمان بنێریت ئێمە سەیریەکەین و ڕێنمایەک دەینێ هەتاوەکو دوایی ئەم قەدەغیات و چۆیە ئەچێتەوە لای پزیشکەکەی خۆی و ئەتوانیت لەو ڕێگەیەوە بۆم بنێریت بزانی چه حەبێکە کە بەکاری هێناوە و ئێمە ڕێنمایی دێنێ بەسەر چاو دەستفاتەکەم بەس ئەو ڕقەمە لە تەلەڤیزیۆن هاتوودەکان دواتر جارێکی کە ئاماژە بە ژمارەکان و بە پرۆژەی پەلە چاراکەین بۆی لای تۆش ڕوون بێت پێگومانە و ژمارانەیەکی ئێستا لەسەر شاشە هەڕوات دەستەکان خۆش دەچمە لای کاک ڕەسوول لە سلێمانی و کاک ڕەسوول سڵاوت لێبێت سڵاو لێبێت سڵاو لە خۆتان زۆر سپاس فەرموو دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم زۆر سپاس کاک ڕەسوولگیان فەرموو ئەگەر پرسیارەکەیە وەڵای پرسیارم بۆ دکتۆرەوەیە من حد زۆر لە دەمێکەوە گیرفانەکانی لوتم هەوەکەن تووشی ئیلتیهاب بن سڵاو چی کێشەکە چییە ئەو کاتتان باش کاک ڕەسوول گوێمان لە دەنگی تۆیە کێشەکەت چییە ینی چۆن نەزانی هەوەکەن گیرفانەکانی لوت و چۆن نەزانی گیرفانەکانی لوتم زوو ئیلتیهابەکەن بەردەوام حەدی ئەموکسین بەکارهێنم ئەخە چییە کێشەکە چییە بۆ حەبی ئەموکسین بەکارێنی جەراعەتی هەیە ئازارت هەیە لوتت دەگیری ئەگەر بەکاری نییە نم تووشی هەوە بن تووشی ئیلتیهاب بن و تووشی سەرەشەیەکی زۆر قورسمەکە ینی ئەگەر ودیا خۆم نەبم جای وایە تاوپەکمە خازۆر والله هەر زۆر دەمێکەوە بەڵام ئەگەر حەبەکان بەکاربێنم باشتر جاری وایە لە تۆزێ هەوایەکی سارد و گەرمەوە تووژە بم بەڵێ پێشبین و خورانی هەیە لوتت حساسیتم لەگەڵە وڵا حساسیت و پشمینم هەیە پرسیارێکی کورتیشم هەیە گوێم زیکەزیکیان تیا گوێزکەم گوێم گران نەبوون بەس زیکەزیکی زۆریان تیا وەکو زیسک و سیسەرگە و نازێت تەمەنە چەنە؟ تەمەنم 65 ساڵە 65 ساڵ ئیشت چی بۆ پێشتر کاک ڕەسوول تۆ؟ وڵات بەخوا 43 ساڵە وەستای یەکەم وەستای چی؟ وەستای دیوار بەڵێ دەنگی بەرزوشت نزیکت بووە هیچ؟ بەڵێ دەنگی بەرزێک تەقینەوەیە تەقەیەک شتێک یا لە ئیشێکەوە نزیک بۆ بێتی کە دەنگێکی زۆر سەفەرێک لەگەڵ زیکەزیکەی جون سەفەرێک لەگەڵ هیندواندا لەگەڵ چارە شەڕ بوو لە ئینتیفاضەکەی ئەربیجان لە ڤیدیۆاتەقاندم دەستەکانە خۆش زۆر وەڵام تەدرێتەوە دەچمەلای پەیوەندێکی تەلەفۆنی دیکە کاک سەربەرمان لەگەڵای لا پیرەمەگرونەوە کاک سەربەر سڵاوت لێ بێتۆم کاتۆ باش کاتتان باش احترام بۆ میوانەکانی سپاس دەکەم وڵا پرسیارێکم لە دکتۆر نەوژینی ئەگەر هەرێک دەبێت من فڕبوونم لە هەردوو قۆڵ و شانە هەیە بەرسەر هەر لایەکیانە ئاکەوم یامرێن ڕاکشەمیان خەوم شەوانە 10 بۆ 15 دقیقە خۆم ڕاگرم فڕ ئەبێ دیترێ بێ کۆمە سەرەوە ئەو لا فڕە بێ کۆمەوە سەرە لات
کاک سەروەر بوو بەڵێ کاک سەروەر بەس بە شەوان واد لێت یا بە ڕۆژی شەر بە ڕۆژی یعنی هەر کاتێکی ئیسراحەتم لەسەر شان دابم احتیاجی وەکو هەر دانیشتنێک سڕە بووم لە ماوەی 15 خولەکدا ئیترە بێت کۆمە سەلایەکەی تریش عینە سولەلاشم سڕە بێت باشە دەستەکانت بێهێز نییە قەت شتت لە دەست ناکەوێتە خوارەوە نەوەڵا بۆوە بێهێز نییە بە لەگەڵ یاسەری پەنجەی قاچی چەپم پەنجە گەورەکەم سڕە بێداتە باشە ئەو حاڵەتە زیاتر حەزەکەی دوایی باسیەکەی زۆر باشە دواتر کاک سەروەر وەڵام دەدرێتەوە هەروە ڕەنمایی دەکرێت سپاس بە پەیوەندەکەت دەچمە لای دوا پەیوەندی ئەمڕۆمان کاک لوقمانمان لەگەڵای لە ئاکرێەوە کاک لوقمان سڵاوت لێ بێتم کاتۆ باش سڵاو لە تۆش ئەو کاتی ئێوەش باش بەخێراتی میوانەکانتانەکەم قوربان زۆر سپاس فەرموو پرسیارێکم هەیە لەم دکتۆرە بەڕێزە من تەمەنم تقريبا 46 صار 47 ساڵە بەڵێ عملیاتم کردووە نەشتەرگەریم کردووە لە پێی ڕاست واتە تەبدیل مفصلیان بۆ کردووە تەبدیل مفصل ئێستا ئەتوانم بڕۆم یعنی جملەی کوێتیان گۆڕیوە والله تەبدیل مفصلیان لە هەولێر بۆ کردم قوربان لە هەولێر هی کام مفصلت بەڵێ کام جمگەیە ڕانێت بەڵێ ئیڕانەمە ئی پێمە لەسەرەوە ینی تەبدیل مەفصلیان بۆ کردومەوە ئێستانە یعنی ئێستا دەستە بڕۆم یعنی بڕۆم بێم و بتم یعنی زەرە لێ ناکە لەو تەبدیل مەفصلە یعنی پێویست ناکە دارێکی تێک بڕۆمەوە کاک لوقمان بە نیسبەت گۆڕینی جونگەوە ئەوە لە پسپۆڕی ئێسک و شکاوی و جونگەکانە کە لەوانەیە لە بەرنامەیەکی کە ئەگەر ئێوە بانگی ئەو بێگومان بانگشتی پسپۆرە جیاوازەکانەکەین دەست خۆشکار لوقمان سوپاس بە پەیوەندەکەت بە هیوای تەندروستێکی زۆر باش بۆ بەڕێزت باسە بێنە سەر وەڵامی پرسیارەکانی هاوڵاتیان بەڵام ئەگەر بکرێت بە کورتی بۆی فری هەر هەمی بکەوین بەڵێ ئەمە من کاک ڕەسوڵ باسی ئەوی کرد هەوکردنی جیرفانەکانی لوتی هەیە لەگەڵ زیکەزیی ژووی تاوان هەوکردنی جیرفانەکانی لوت کە باسێکات ئەمە خۆی هەستیاری لوتی هەیە حساسیەتی هەیە پێویست ناکە لە خۆی حەبی ئەمۆکسیل بەکاربێنێ وڵێ باشە بم کۆنتڕۆڵی حساسەکەی بکە تاوانێت پزیشکی پسپۆڕی خوڵک جۆلت بیبینێ فەحسی بۆ بکرێ بە تاوەتی عیلاجی بدرێتێ بە عیلاجەکان باش نەبێ ئەبێ ئەشیایی سیتسکان بگرێ بۆ لوت و جووبەکانی اینجا لە ڕوانگەی ئەوتر عیلاجی تاوی بۆ کرێ بەنسبەتی زیکەزیی ژوویەکەیەوە ئەمە لە انتفاضەکە لە دەنگێکی تەقینەوەینی بەرز هەبووە لای گوێەوە ئەمە هۆکاری ئەو زیکەزیکە ئەو سەبەبەیە و ئەمەش خۆی چی ئەبێ تەختیتی جووی بۆ بکرێ دوای لەسەر زەوی تەختیتەکە عیلاجی بۆ بنووسی زۆر باشە و کەسانی کە جیوبی لوتیان هەیە دکتۆر کەلاوچێ زۆر کێشەی بۆ نمونە هەناسەدانیانە بێ ئەڵێ کەلاوچە من زۆر جار کە ئەو کەساکە ئەخەبێت کە جیوبی لوتیە تووشی هەناسە تونگی ئەبێ دەخۆتە ناسی بە باشی بۆ نادرێت خۆت تام بۆ بە باشی ناکات بەڵێ خۆی ئێمە چیمان هەیە مۆزوعی جیوب مۆزوعێکی زۆر بەربڵاوە هەمانە التیابی یەکسەر کتوپەر لە دوای پەتایەک تووشەبی چەند ڕۆژێک و هەفتەی دەڕۆشت نەخۆشەکە چاکەبێتەوە زۆر جار بەبێ عیلاجی چاکەبێتەوە هەیە درێژخانێک و ئەم پیاوە کە باسێکە کاک ڕەسوڵ کە بوو باوە تاوان هۆکاریکە هەیە شەر نییە جووبەکە تەنها لوتی بژێ لانی کۆڵەکەی لوتی خواردبێ لەوەیە ئەو جیرفانەی ناولوتی هەڵاوسانی زۆر هەبێ دەرەعاتی زۆر کە بێتە لە لوتیا کە جیوب ئەبێ لوتگیران ئەبێ ئاسی بۆنکردن کەم ئەبێتەوە تەڕی لوت ئەبێ لە پێشەوە لە پشتی لوت تەڕی ئەبێ دەموچاوێشە ئەبێ سەرێشە ئەبێ بۆنی دەم ناخۆش ئەکا هەندێک جار ئەمانە هەمووی نیشانەی بڵێ ئەوکردنی جیفانەکانی لوتن بەوەی کە نەخۆشەکە توش بوو کە بۆ بە درێژخایەن فەرقی بینی تۆ کتوپڕ و درێژخانەکە ئەەکەی نەخۆشی ئێستا بۆ نمونە بڵێ چەند ساڵێکی زۆرەوە ئەمە یەکسەر دیارە ئەمە هەوکردنی جیفانەکانی هەیە دی درێژخایەن چۆن ئەتوانیت تۆ تەقیمی ئەم نەخۆشە بکەی بە ئەشعی تەنووری طبعا دوای کەواتۆ عیلاجی ئەیتێ من تقریبا هەفتەیەک بۆ دەڕۆژی عیلاج وەرەگرێ لە دوای عیلاجەکان ئەشعەیەک ئەگرێ ئەوەی لە ئەشعەکە دەرەکەوێت ئیتر هەرچی کێشەی کێبێ ئەتوانێت ئایا بە دەرمان یا بە نەشتەرگەری کێشەکە بۆ چارەسەر بکرێ باشە دەستەکان خۆش دکتۆر نەوژین بێنە سەر وڵای پرسیارەکان بەڵام بە کورتی چکە کاک سەرۆرمان هەبوو کە پەیوەندی بە پسپۆرەکەی ئێمە بوو کە باسی لەوە کردوتی شەوان ئەوەی کە خەوم یان دانیشم لە حاڵەتێکە هەردوو قۆڵم سڕ ئەبێت ئەم حاڵەتە زیاتر پەیوەندی بە فەقراتی ملەوەیە زۆر جار بەوەی دروستبوونی کلس و تەسکبوونەوەی کەناڵی حەبلی شەوچەکەەوە زەخت لەسەر دەمارەکان دروست دەبێت یان
بەهۆی ئینزیلاقی کرکڕاگەی نێوان بربڕەکانەوە یا زۆر جار بەهۆی جیرانی دەماری دەستەوەیە کە دەماری دەست بۆ نمونە زۆر ئیشی دەستی کردووە دەستی بەکارێناوە لە ئیشکردنە ئەوانەی کە کرێکاریان کردو ئەوانەی کە ئیشی تابی ئەوەمانیان کردووە ئەسووربوون هەیە لەم بەستەری ئێرەیە و زەخت لەسەر دەمارەکەکات لەبەرەوەمە پێویستە فەحسی بۆ بکرێت و پشکنین بکرێت و ئێمە ئەو حاڵەتە دیاریکەن کە ئایا زەخت لەسەر دەمارەکە و ئەو هۆکاری سڕبوونە لەکوێیە لە فەقەرات ملایە لە دەستایە و باسی ئەوەی کرد کە لە پەنجەگەوری قاچی سڕ ئەبێت کە ئەمە زیاتر پەیوەندی بە فەقەراتی پشتیەوە هەیە و تایبەتی فەقەراتی 4 و 5 یا 5 بەمەرجێک ئەگەر کاکسەروەر شەکرەی نەبێت و شەکرەکەی وەنمە و کەسانی کە شەکرەیان و شەکرەکەیان کۆنتترۆل نیە زۆر جار هەموو دەمارەکانیان تووشی سڕبوون ئەبێت و هەز بە سڕی ئەەکەن لە دەست و قاچەکانیانە لەبەرەوە ئەگەر حاڵەتەکە دیا هەر ڕێنمایەکی کەویست بۆ کاکسەروەر و ئەشعی کردو و هەندێشتیکیان پێ کردو توانێت لە ڕێی ژمارەکەمانەوە ئەوەی پەلەچارە خۆشەکانێکە ئاماژە بە پرۆژە پەلەچارە بن و چکە زۆر جار لای هاوڵاتیان نازانن کە پەیوەندی بچ ژمارەیە کۆ بکەن بەڵێ ئێمە لە پرۆژەی پەلەچارەیە کۆمەڵە پزیشکی پسپۆڕین کە هەمووی خۆبەخشانە کارەکات لە نۆی بەیانی بۆ 4 پاشنیۆڕۆ و لە ڕێی ئەو ژمارە تەلەفۆنانەوە هەر کەسە و ژمارەیەکی تایبەتی خۆی لەسرە بە واتسئەپ بەرنامەی واتسئەپ و ئۆنلاین لە ڕێگەی ئینتەرنێتەوە لە نۆی بەیانی بۆ 4 پاژنیۆڕۆ کێشەکان و ئەو حاڵەتانی کە هەیەە بۆمان بنێرن ئێمە بپێی توانە ڕێنماییانەکەین و بتوانین چارەسەرێکی پێویستان بۆ کەسەکان تا خۆش زۆر سپاس کە ئەمڕۆ لەگەڵمان نبوون سپاس بڵێم بەڵێ بینەرانی خۆشەویست هیوادارم سوودتان لە ڕێنماییەکانی هەردوو دکتۆر بینی بێت پرۆگرامەکەمان سوودی بێوە گەیاند بێت هەتا سبەی ئێوارە هاوکارانم لەگەڵتانە بن بێوە تەندروستێکی باش بۆ کشلایەکتان